بەڕێزانم کاتتان باش نزیکەی مانگێگە بێت بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی ناجێگیریەکی زۆری بەخۆیەوە بینەوە لە ماوەی ئەم 20 ڕۆژەیە نزیکەی 4000 دینار بۆ هەر 100 دۆلاریەک بەرز بۆتەوە. ئێستا بەهای 100 دۆلاری ئەمریکی لە بازاڕی ئاڵوگۆڕی دراو لە شاری سێمایی بە 157 مامەڵەی پێوە دەکرێت لەگەڵ یەکێک لە ئەو کەسانی کە شارزایەکی باشی هەیە لە باڵێن لەو مەجای ئاڵوگۆڕی دراوە و خۆیان ساڵایەکی زۆرە لە بازاری دۆلارەکەن کاک شوان محەممەد قسە دەکەم هۆکارەکان و نرخەکەی بە دەقیقی ئێستا خەمە ڕوو. کاک شوان سڵاو بۆ جەنابەت. ئێستا پرسیارم کرد بەهای 100 دلار بەرامبەر بە 150,000. بەڵێ چەند ڕۆژ ئاینده لەمو پێش 460,000 گەڕایە بۆ 57 و 56 هۆکارەکەی چی بۆ ئەم بەرزبوونێ بینی حکوومەتی عێراقی چەند کەسێکی دوورخستە لە پۆستەکانی خەڵکێکی نێوایان زانێ دۆلارش بۆ 170,000 نەخێر حکوومەتی عێراقی ئەسڵەن دۆلار لەسەر هەوڵاتی بەرز ناکاتەوە نایە بەرزیکاتەوە و لە هەمان کاتیشە دۆلار ئیمڕۆ ئیستقرار نییە لە عێراق لەبەرچی لەبەری چەند کەسێکی دوورخستەوە هەتا ئەو شۆنانەی پڕەبێتەوەنێت کاتی ئەوێت حکوومەتی عێراقی ڕوانتە میزانی عێراق بزانێ میزانی عێراق چەند هەڵەگرێت ئەو دۆلارە پەسەند کاتۆ ئەمجارە لە کابینەی و کابینەی دە پەسەندی کاتوانێ بۆ شێوازی لەبەرەوەی یەدەکی زەعیف نەبێ. بابەتەکە پەیوەندی بەم کەشە سیاسیەیە کە لە عێراقا گوزەرێت. بەڵێ ئەم پەیوەندی دۆلار بەرامبەر بە دینار هیچ پەیوەندێکی بەحەر بۆ نییە با هەموو هاوڵاتیە بزانێ پەیوەندی بۆ کێشە سیاسیە کە ئێستا لە عێراق استقرار نییە ئاڵوگۆڕەکان هەیە ئاڵوگۆڕەکانیش لە کابینەی و پەرلەمانی عێراق ئەمجارە ئەگەر پەسەندیش بکرێ بە هەست سعرێک بە 140 بێ بە 145 بێ ئەوە وەکو جاران نامێنێ بە 132 بێ لە دەروی بازار 30,000 پێ فەرق بێ یا 25,000 فەرق بێ ئەم جارە هەموو بەرزبوونەوەیکی دۆلار تەوزیعکردنی بە هەست سعرێ بدرێ 5,000 فەرق بێ لەگەڵ بازاری دەرەوە. ئێستا بە 132کەیە لە بانقی ناوەندی ئەم کۆمپانیانەی کە وەرگن بە 132 بۆچی هۆکارەکەی چی دانابەزێ حکوومەتی عێراقی ئەوێ ئاڵوگۆڕەکان بکات لە شێوازی ئەوانەی کە لایەنە بات چەند کەسێ بخاتەوە شوێنی تەبعا ئەمەش پێیەکێ لە عێراقا ئەڕوانێتە میزانی عێراق بزانێ میزانی عێراق تا چەند ئەتوانێت دۆلار زیاکە یا کەمی کات. باشەکەشوان هەندێک جار بۆ نمونە بەهۆی پشۆکانەوە بانقی ناوەندی وەکو پێویست گەڵا ناخاتە بازارەوە ئەمە هۆکار نییە جۆرە لە جۆرەکان بۆ بەرزبوون بۆ نمونە ئەمڕۆ شەممەیە وایە نەک پێنجشەمە شەر بداوام نەبوو ئێمڕۆشە داوام نییە هۆکاری لە هۆکارانە بەڵێ سەرەکیەوەیە بەڕاستی خۆ دەزانی هاوڵاتێکی زۆر ئێستا هەموو پارەکانیان بووە بە مایەتمەن و مایەزی و ئەمانە ئەمە دەوری سەرەکیشیە بە سەدان تەنا لە وڵاتان و هاتە هەرێمی کوردستان و عێراقەوانێ ئەم دۆلارە هەمووی بە شێوە چوە ئەو وڵاتە ئێستا تۆ پارێک لە گیرفانتایە 20 دەفتەر لە گیرفانە تەعاملی بازاری پێ بکەی باشترێکە لەوەی کە مایەکە زیو بێ لە ناو دوکانە داینی ئەمە فەرقێکی جیاوازی زۆریە. ئێستا من یەک وەکو هاوڵاتی 100 دلار بم بە جەنابەت چەنە باڵێن دیناری عێراقی مەیتێ ئێستا گە تۆ بێ بە من 150 ڕۆپێکم تێمێ بە 150 ژەی فرۆشن و لە هەمان کاتێ چەند ڕۆژ لەمە پێش بوو بە 160,000 خەڵکێکە بوو لە دەرەوە کاسبکاران هاتن بەڕاستیان کردی بە 160. پێشبینی ڕەنگە تۆزێ خورس بێ بەس پێشبینی چیەکەنەوە پێتان وایە بەهاکەی بەرز بێتەوە یان دابەزێ یان جۆرێ لە جۆرەکان جێگیر. حکوومەتی عێراقی من کە لە سەر چاوەی ڕسمی و بیسمە لە دەمی خۆمە نایڵێم وتێتی بە حیاتی دۆلار ئەم دۆلارە سەکاتیە بە هیچ شێوازە نایبێ بەرز بێتەوانێ ئەم دۆلارە ئێستا ئیستقرار نییە و کاتیە لە عێراقا ئێمە کە کاتێ دەستکاریمان کرد لە بوجەدا ئەو کاتە پەسەندمان کرد لە کابینەی و پەرلەمانی عێراق لە کابینە لە ئەنجومەنی وەزیران ئەو کات ئێمە شێوازێ دانین هەوڵاتی زەرەر نەکات نەیاڵین شێوازێک دانین کە هەوڵاتی زەرەکە لەبەر ئێمە نەوتە فرۆشین بە هەست عەرەبی فرۆشین بەس بە شەرتێ نەو نێتە خوار شەستەوانێ 100 دلار بەس ناکاتەوە ئەگەر بێت خوار شەستەوانێ دەستکاری دۆلارەکە لەبەرەوەی یەدەکی زەعیف نەبێت. بە فرسەتی دەزانم پرسیارێکی نرخی ئەوانی دیکەش بکەم بۆ نمونە 100 دلار بەرامبەر بە چەند ملیۆن تمەنە ئێستا و چەنە لیرەی سووری و تورکیش لیرەی سووری و تورکی بەڕاستی خۆتان ئاگادارن لیرەی سووری ئەوە شێوازەکەی گۆڕانکاری بەسەرا لە عێراق لە سووریا بەسەری هات لیرەی سووری تەعاملی نەماوە 1 ملیۆن لیرەی سووری ئێستا بۆتە چەندێک 95,000 100,000 لە 750,000 سعرە ئێستا خەڵکێکی باتوان تەسیمێک کاتوانێ لە سەدا نازام چەندی بۆ گۆڕنەوە لە بازار تەعاملی زەعیفەوە نەماوە لیرە تورکیش هەمان شێوازەکەی کە پێویستی نەبێت چێ بۆ تورکیا نایکرێت 4400 4500 ئەمەش کاریگەری لەسەر بازار نییە وەکو تمەن ئاڵوگۆڕی تمەن بەڕاستی خۆتان بازارەکە ئازانن سەیریکەن جموجۆڵێکی زۆری پێوە دیارە لەبەرەوەی کە فترێ لەمە پێشوتیان ئیمزاکردنی بینی ئیسرائیل و ئەمریکا و ئێران هەیە هەموو شتێک کۆتاییەت من لە پرسیارەکانە جوابی شمایە وتم نەخێر ئەم شتە واژوو ئەکرێت چەند کاتێکی پێچە چەند مانگێکی پێچە چەند خایانێ بە هەوڵاتی مجازەفەنەکە هەوڵاتی بوو 11 ملیۆنی کڕی ئێستا بە 14 ملیۆنی نیوە یعنی بەڕاستی ئەمە کاریگەری بوو لەسەر هەوڵاتی کە مجازەفەی کرد. دلار 14 ملیۆن تمەن و نیو بەڵێ نەوعەکانیشی فەرقیە ملیۆنی فەرقیە 100,000 فەرقیە 50 فەرقیە 200 فەرقیە هەموو یەک نەوع پارێ
هەیە بەس ئەمە چییە توجارەکان وای لەکەن ئەکسەرەتی ئەمە فەرقیە نابێ بۆ شازە پارێ لە وڵاتێکا بێ خۆ دەڵێن لە حاڵاتی حربە ئەم شێوازە دروست دەکات حکوومەتی ئێران جمهوری ئیسلامی ئێران ئەم بەهای پاری خۆی لەدەست نەیاوە لە هەموو وڵاتێکی عالەمیە حربی تێ بکەی ئەم پارە دروستە بێ لە عراقیش خۆتان ناگاتان بوون لە کاتی سەدام حوسێنە پارە دروستیش بوو تەبعیش دروست بوو لە ئاخری مەرحەلەشە گۆڕانکاریشی بەسەراوە سەرچاوم سەرخۆشکاشوان بڵێ کۆی گشتی زانیاریەکان بوو لەسەر بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عراقی کە ئێستا لە بازاڕی ئاڵوگۆڕی دراو لە شاری سێمانی بەهای 100 دۆلاری ئەمریکی بەرامبەرە بە 157,000 دینار یعنی بە 156,750 دینار دەکڕێ بە 157,000 دینار دەفرۆشێت ئێستا لە نێو بازاڕی ئاڵوگۆڕی دراو لە شاری سێمانی.